جدەیمان دروست کردووە بۆ ئەوەی خوێندکارەکان فێر ببن کە ڕۆژانە چۆن بە بەردەوامی فێری ئەوە بکرێن کە چۆن میوە بخۆن لەبەرەوەی سوودێکی زۆری هەیە بۆ خوێندکار بۆ مناڵ بۆ هەموو گەورە و مناڵ لەبەر ئەوە ئێمە ڕۆژانە مناڵەکان ڕێنمایی ئەکرێن لە خوێندنگە بۆ ئەوەی لە ڕێگەی خوێندنگەکەمانەوە مناڵەکان فێری خواردنی میوە بکرێن. سڵاو هاوڕێیان، ئەمڕۆ ڕۆژی فرودەیە، میوەیان میوە خواردنێکی بەسووتە بۆ هیوادارم بۆ بیخۆیت هەموو ڕۆژێ. يلا كنا مهيدنا هوريكنا منطقة ديرالوكينا نحيو ديرالوكي اف قلنداجي قالك تمفونات بوشن دكتور بيجن قالك تمفونا اغلبات زستونة هنا خورن زستونة وكي فقيه كا كلهم تو هندي بخوي تو بينا كمينة برسي جيت نوبة اف كل ده فقيه كي ما يزفستاني البفرا بارانا دنيا صار بيت كالينن وقت دكالينن چه بو ایشا بو گله ایشا باشه بو گیا تا وقت تو کوخی پرسی و بالعینا یعنی فقيه كي زفستانه اجا همي منطقه لقسطا ناحيه دير لوكيت كان بو بازار كلندا We zijn hier in het kersthuis van Joe, de radiozender. We zijn hier om heel veel sfeer te brengen op de Grote Markt in Antwerpen. We willen de mensen connectie laten maken met de Joe-dj's en met de sfeer die we willen brengen naar de mensen thuis. Want het is een mooie maand, het is de mooiste maand voor ons. En we willen vooral inzetten op sfeer, veel muziek. Het is een hele fijne tijd van het jaar. Het is de mooiste tijd van het jaar. En zometeen gaan Anne en ik dadelijk gaan uitzenden hier in onze Joe-studio. En gaan we 4 uur lang de mooiste kersthits draaien. En dat afgewisseld met de meest sfeervolle muziek die past in de maand december.